وەکەزانین کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوەچێت بانگەشەش بردەوامە بەڵێ لە هەموو عێراق بەڕێوەچێت و بە کەرکووکیشەوە هەمیشە باسمان کردو جگە لە سێ شارەکەی هەرێمی کوردستان کە بڕیارە هەژدەی 12 ئەم ساڵ بەڕێوەچێت بەڵێ لە ئێستا گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز سەمیرە ئەحمەد حەسەن بەربژێری حیزبی شیعیدی و کاندید لەسەر هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە لەگەڵمانە بێت و لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین وەکەزانین کە یەکێتی لەگەڵ حیزبی شیعیدی هاوپەیمانێکێکیان پێکەنەوە بە ناوی هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە بەڵێ سەمیرە خان سڵاو لەبێت بەیانیت باش سڵاو لە ئێوە بەیانیتان باش زۆر سواز بۆ ئامادەبوون سپاس بۆ دەرفەتەیە کە بێمەت بەخشی سەمیرە خان وەکەزانین کە ئێوە یەکێتی واتا حیزبی شیعی هاوپەیمانەتێکتان پێکهێناوە بە ناوی هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە باس سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین چۆن بیرتان لەوە کردێتەوە یاخۆ بڕیارتاندا کەم هاوپەیمانێتە بەیەکەوە دروست بکەن بێگومان هەر کاتێک کە دوو لایەن دەیانەوێ کارێکی هاوبەش بکەن یا هاوپەیمانێتی پێک بهێنن بۆ ماوەیەکی دیاریکرا و لەسەر کۆمەڵێ بنەما ئەو هاوپەیمانێتێ پێک دێت حیزبی شیوعی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەمخۆریان بۆ کەرکووک و کەرکووکیەکان هەوڵیاندا ئەم جارە بتوانن هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوی بتوانن لیستە کوردیەکان پێکەوە لیستێکی یەکدەنگی و لیستێکی بەهێز پێک بهێنن بەڵام بەداخەوە ئەو هەوڵانە سەرکەوتنی بەدەست نەهێنا تەنها توانرا حیزبی شیوعی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆمەڵێ بنەمای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری پێک بێن بتوانن لیستێکی بەهێز بە ئامانجی هێنانی زۆرترین کورسی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو هاوپەیمانێتیان پێکهێنا ئەو بنەمایانەش کە هاوپەیمانێتەکەی لەسەر پێکهێنرا بۆ نمونە پابەندبوون بە دەستور و سەروەری یاساکان پابەندبوون بە بڕیارەکانی ئەو هاوپەیمانێتە کە خۆی ئەگرێتەوە لەوەی کە ئێمە پابەند بین بە پێکەوە ژیانی ئاشتیانە بە پاڵپشتیکردنی سربەخۆیی دادگاکان و پاڵپشتیکردنی دیموکراسی و دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات هەروەها گرنگترین خاڵ ئەوەیە کە پاڵپشتیکردن و با بڵێن پابەندبوون بە هاوڵاتی بوون و کە پەیوەندی تاک بە دەوڵەت و پەیوەندی تاک بە حکوومەتەوە ئەگرێتەوە ئەوە گرنگترین بابەتە لەوانەی کە بنەماکانی پێکهێنانی هاوپەیمانیەکە هەروەها مەسەلەی دیموکراسی و پاڵپشتیکردنی یەکسانی و دەرفەتی یەکسان بۆ گشت هاوڵاتیانی شاری کەرکووک هەموو ئەمانە بنەمای پێکهێنانی هاوپەیمانەتی ئێمەیە لە پێناو کەرکووکێکی جوان لە پێناو کەرکووکێکی پێکەوە ژیان لە پێناو ژیانێکی هاوبەشی گشت پێکاتەکانی کەرکووک مەسەلەی سربەخۆیی دادگا مەسەلەی پاڵپشتیکردنی دەستپاکی مەسەلەی پاڵپشتیکردنی شەفافێت هەموو ئەمانە ئەو بنەمایانن کە ئێمە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 42مان لێ پێکهێناوە بە هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شیوعی کوردستان و دڵنیایشین لەوەی کە دەتوانین سەرکەوتنێکی باش بەدەستبێنین بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە ئەم هاوپەیمانێتیە مەبەستێتی بێتە دی هەروەها ئەو کار و پرۆژانەی کە ئەم هاوپەیمانێتیە گرتوێتی ئامانج و دەیەوێ لە داهاتوودا بەدی بهێنێ. کورد بهێڵڕێتەوانە لە کەرکووکە ئەتوانین بڵێن کە هەتا 2 ساتەکانیش دەرگای هاوپەیمانێتیەکەتان کراوە بوو بەڵام بۆچی زۆرێک لە لایەنەکان بەشداریان لەم هاوپەیمانێتی ئێوەیانە کرد بەڵێ هەتا دوا کاتی هاوپەیمانێتەکەش کە دەرگای هاوپەیمانێتەکە داخرا بێگومان دەرگا کراوە بوو هەر لایەنێک کە دەیەوێت سنگی فراوانەوە بێتە ناو هاوپەیمانێتەکە و بەبێ بوونی هیچ مەرجێکیش بەڵام بەداخەوە ئەو لایەنە سیاسیانەی ترک ئێمە بێگومان کە باس هەموو لایەنەکان دەرگامان کراوە بوو بۆیان بەو لایەنەکانی تریش بەداخەوە لە پێناوی بەرژەوەندی تەسکی حیزبی لە پێناو بەرژەوەندی
تەسکی تایبەتی ئامادە نەبوون بێ لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵکی کەرکوک و هاوڵاتیانی کەرکووکا بێنە ناو هاوپەیمانیەتێکەوە کە بەداخەوە ئەمە زەرمەندێکی زۆر هەیە کۆمەڵێ دەنگی زۆر بەفیڕۆ ئەچێت و ناتوانرێتەوە با بڵێن کورسی بێنێ و ئەگەر ئێمە یەک لیست بین ڕەنگە ژمارەیەکی کەم دەنگ بەفیڕۆ بچێ بەڵام لە میانەی دابەشبوونی لیستەکان ئەتوانم بڵێم لە هەر لیستێک ژمارەیەکی زۆر دەنگ بەفیڕۆ ئەچێت کە ژمارەیە زۆر نوێنەری خەڵکی کەرکووک بەداخەوە ناتوانێت بچێتە ئەوێ لیستی وا هەیە خۆی زۆر یەقینە لەوەی دەزانێت لەوەی کە عەتەبەی هەڵبژاردن تێناپەڕێنێ ناتوانێت لیستەکەی سەرکەوێ بۆ ئەنجومەنی پارێزگا بە بوونی با بڵێن دەنگێکی کەم لەگەڵ ئەوەشە بێباکانە نەهاتە ناو هاوپەیمانیەتێکەوە و بەتەنیا لیستی پێکێناوە بەداخەوە کە ژمارەیەکی زۆر لەو دەنگانە ئەفەوتێ هەروەها لیستی وا هەیە نەک با بڵێن عەتەبەی هەڵبژاردن تێناپەڕێنێ بەڵکو دەنگێکی زۆر کەم بەداخەوە کە ئەمە زەرمەندی خەڵکی کەرکووکە زەرمەندی ئەو هاوڵاتیانەیە کە دەنگی خۆیان ئەدەن بۆی نوێنەرایەتیان هەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوانش دەنگەکانیان بەفیڕۆ ئەچێ کە ئەمە زەرێکی گەورە لە هاوڵاتیانی کەرکووک ئەکەوێت نەک لە حیزبەکان چونکە هاوڵاتیانی کەرکووک پێویستە هەمویان نوێنەرایەتیان هەبێت لەو ئەنجومەنە بۆی ئەو ئەنجومەنە نوێنەرایەتی هەموو خەڵکی کەرکووکەکە بە گشت پێکاتەکانیەوە بە گشت توێژ و چینەکانی شاری کەرکووک و پارێزگای کەرکووکەوە بە قەزا و ناحیەکانەوە کە ئەمە بەداخەوە بۆ ئەوەی کە نەتوانرا هیوادارم ئەوەی نەمانتوانی لە پێش هەڵبژاردن بۆ پێکێنانی لیستەکان بیکەین بتوانین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کۆدەنگیەکمان هەبێ لە پێناو بەرژەوەندی خەڵکی کەرکووک و لە پێناو ژیانی ئاشتی هاوڵاتیان و خەڵکی کەرکووکە جێبەجێ بکەین و بەدی بهێنین. بەڵێ خات و سەمیرە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە پۆستەرەکانی کاندیدانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە شوێنرا بوو ڕێو شوێنەکانی کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بۆ پرسە چی بوو؟ بێگومان مەسلەی بانگەشەی هەڵبژاردن هەر لە گەڕان و با بڵێن سەردانیەکانەوە هەر لە هەڵواسینی کە ئەمە گرنگترین لایەنی بانگەشەی هەڵبژاردنە هەڵواستنی پۆستەر و بانگەشەی ڕاگەیاندنی با بڵێن قەوارەکان هەمووی لەسەر کۆمەڵێ بنەمای یاسایی کۆمەڵێ چوارچەوەی یاسایی کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە دەردەچێت هەموو ئەوانە ڕێکاری یاسایی خۆی هەیە بێگومان دڕاندنی پۆستەرەکانیش بۆ خۆی بە دواداچوونی یاسایی بۆ کراوە پێم وابێ کەسانێکیش دەستگیر کراون لەسەر دڕاندنی پۆستەرەکان کە ئەمە بۆ خۆی شێواندنی جوانی شێوە دیموکراسیەکەی بانگەشەی دیموکراتیە خەڵکانێکی ڕق لە دڵ ئیتر چ دەستی لە پشتەوە بێ یاخۆت خەڵکانێک بێ خۆی بە تاکی ئەو کارە بکە بێگومان هەموو ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر چ لەلایەن قەوارەکانەوە کە راپۆرت بەرزەکەنەوە بۆ کۆمیسیۆن چ کۆمیسیۆن وەکو ئەو چوارچەوە یاسایی دایناوە بۆ لێپێچینەوە لەو کەسانەی کە با بڵێن سەرپێچی ئەکەن لە بانگەشەیە هەروەها دژایەتی یاسایی چۆنیەتی بانگەشەکە دەکەن بێگومان کۆمیسیۆن بەداداچوونی دەبێت لە ڕووی یاساییەوە بۆ ئەو مەسەلانە. باڵێ خات و سەمیرە لە بانگەشەکانتانە کۆی گشتی بانگەشەکانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە تەئکید دەکەنەوە لەسەر گەڕانەوەی ڕەوشی ئارامی بۆ کەرکووک و چارەسەرکردنی کێشەکانی تایبەت بە ناوچە جێناکۆکەکان سەرنج و بۆ چوونت بێگومان وەکو وتمان ئێمە لەسەر کۆمەڵێ بنەما و کۆمەڵێ ئامانج هاوپەیمانیەتێکمان پێکێنا و هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 42 و دڵنیاشین لەوەی لە ناو 16 قەوارەی با بڵێن قەوارە هەیە لە شاری کەرکووکە بە هاوپەیمانی و بە تاکی و بە حیزبیەوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە دڵنیاین لەوەی وەک ئەو واقعش هەیە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەهێزترین لیستە لە ناو لیستەکانە لەبەر ئەوەی بە تێر و تەسەلی گشت لایەنە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەموو ئەو لایەنانەی کە ژیاری و پێداویستی خەڵکی کەرکووکە لە چوارچەوەی بەرنامەی با بڵێن لیستەکەمانایە ئەوە هۆکاری ئەوەیە کە
ئێمە هەموو لایەنە ژیاریەکانی خەڵکی کەرکووکمان لە ئەستۆگرتووە لە بەرنامەی لیستی هاوپەیمانیە. بێگومان هەموو بەرنمەیەکیش کە دائەنرێ هەموو ئامانج و پرۆژەیە کە دائەنرێ بۆ هەر کارێک بە گوێرەی ئەو واقعی کە هەیە، واقعی کەرکووکیش خەڵکی کەرکووک، هاوڵاتیانی کەرکووک، بارودۆخی کەرکووک پێداویستی زۆرە بۆ زۆر پرۆژە. ئەوەی کاندیدەکانمان کە باسی ئەکەن لەو پرۆژانەی یاخود لەو ئامانجانەی کە هەمانە ئێمە کە چوینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدیبیێنین هەمووی پێداویستی شاری کەرکووکە. بۆ نمونە مەسەلەی سەقامگیری، ناسەقامگیریەک لە شاری کەرکووکە هەیە کە ئەمەش ئەتوانین ئەوە حەقیقەتێکە کە گەلە کۆمەیەکی گشتی ناوخۆیی هەرێمی نێودەوڵەتی هەیە لەسەر کەرکووک بەگشت پێکاتەکانی. ئێمە باس لە کەرکووکەکەین نابێت تەنها بچووکیکەینەوە لە کووردا لە کەرکووکە، بەڵکو زەرمەندی گشتی خەڵکی کەرکووک پێکاتەکانی کەرکووکە بەڵێ هاوڵاتیانی کەرکووکە بەگشت پێکاتەکانیەوە عەرەب و کورد و تورکمان و کەمایەتی و هەموو توێژوچینەکانی کەرکووک زەرمەندن. هەر لە سەردەمێکی کۆنەوە کەرکووک هەمیشە با بڵێن بەشمەینەترین خەڵکی کەرکووکە لە شاری کەرکووکە کە دەناڵێنە بەدەست یاریکردنی سیاسەتی دەرەکی و هەرێمی لەسەر گۆڕەپانی شاری کەرکووک. بۆیە ئەو پێداویستیانە پێداویستی هەنووکەیی و سەرەکیمانن کە ئێمە بتوانین چۆن کاری لەسەر بکەین. ئێمە وەکو کاندیدەکان کە باز لەسەر ئەو بەرنامە و پرۆژاناکەین لە شاری کەرکووکە بەدیێنین، ئێمە ناڵێن کەرکووکەکەین بە شامی شەریف، ئێمە ناڵێن با بڵێن دارعەسای ئاڵتونیمان پێیە هەموو شتێک ڕێکەکەینەوە لە کەرکووک، بەڵکو ئێمە بەرنامەکەمان هەوڵ و توانە و هەنگاوەکەمان پشتگیریکردنە بۆ نمونە لە سەقامگیربوونی بارودۆخی سیاسی و نەهێشتنی ئەو با بڵێن ناڕەحەتی و وروژاندنەی مەسەلەی شۆڤێنیەت و وروژانی نەتەوەی ڕەگەزپەرستی لە ناو شاری کەرکووکە. ئێمە کۆمەڵێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چوارچێوەی دەستوری عێراقیە کار ئەکات، ناتوانێت لە چوارچێوەی دەستوری عێراقیە کار بکات. دەستوری عێراقیش کۆمەڵێ بند و مادەی جێگیر کردووە بۆ ئەوەی کە بە کەرکووکیشەوە هاوڵاتیان بتوانن بە سەقامگیری و ژیانێکی ئاسوودە و دیموکراسی و بە سەروەری دادگا بژێن یاخود پێکاتەکان بە ئاشتەوایی پێکەوە بژین، بە هاوبەشی پێکەوە بژین. ئێمە ئامانجمان ژیانی هاوبەشە. مەسلەی مادەی 140 زۆر قسەی لەسەرکەی، زۆر قسە لەسەرکرێ کاندیدەکان چۆن نەتوانن مادەی 140 جێبەجێ بکەن. ئێمە دەڵێن کار دەکەین بۆ ئەوەی کە بۆ نمونە سوپا خۆی لە بنەمادا سوپا کاری پاراستنی سەروەری وڵات و پاراستنی سنوورەکانی وڵاتە. ئەمە لە چوارچێوەی هەموو بەلدە یاسایەکی نێودەوڵەتیە ئەمە واقعە کە سوپا کاری چیە. بەداخەوە ئێمە لە کەرکووک سوپا بەکارهێنرێ بۆ پاڵپشتیکردنی داگیرکردنی زەوی جووتیارانی کورد کە ئەمە گەلە کۆمەیەکە لە لایەنەکانی بەغدا هەر لە بەغداوە کارێک دەکرێت لەسەر ئەوەی کە و ئاژاوە پشێویە لە کەرکووکا جێگیر بێ با بڵێن کێبڕکێ هەبێ لە نێوان نەتەوەکانی کەرکووکە. نەتەوەکانی کەرکووک هیچ کێشەیەکیان نییە، هیچ ناکۆکێکیان نییە. بەداخەوە ئەوە سیاسەتمەدارانی کەرکووک و بەغدایە ئەو گەلە کۆمە نێودەوڵەتی و هەرێمی و عێراقیەکە کار لەسەر پشێوی ئەکا لە شاری کەرکووکە. ئەمە مەسەلەی ئەوەی کە ئێمە دەمانەوێت یاساکان جێبەجێ بکرێ، با سوپا دوور بخرێتەوە لە کاری ناوخۆی و مەدەنی ناو شارەکان، بچێ سنوورەکان مەپارێزێ. بەداخەوە ڕۆژانە سەروەری سنوورمان دەشکێنرێ، سەروەری وڵاتمان دەشکێنرێ. سوپا هیچ ڕۆڵێکی نییە، بە وشەیەکیش ڕۆڵی نییە. ئەمە لە لایەکی ترەوە کۆمەڵێ یاسا و چوارچێوەی ترمان هەیە. بەداخەوە لێرە پارێزگاری کەرکووک بە تاکڕەوانە بڕیار دەرئەکات کە بڕیارەکانیشی پێچەوانەی ئەو یاسایانەیە کە هەیە بۆ جێبەجێکردنی زۆر شت لە شاری کەرکووکە. ئێمە کە دەڵێن کار دەکەین، ئێمە لە سنووری ئەو چوارچێوەی ئەو دەسەڵاتەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئێتی کار دەکەین کە ئەویش دەرکردنی بڕیارە لە چوارچێوەی دەستوری عێراقیە و چاودێریکردنی ئەو بڕیارانەیە. پارێزگاری کەرکووک لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دایئەنێ. ڕاستە پێشوەخت ڕێکەوتنێکی سیاسی هەیە و دایانە، بەڵام کە پارێزگارێکی کەرکووک دائانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بێگومان ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتی ئەوەشی هەیە کە چاودێری ورد و بەدواداچوونی ورد بکە بۆ بڕیارەتەکانی ئەنجومەنی پارێزگا لە هەموو ڕوویەکی ئیداری و سیاسی و خزمەتگوزاری و ئەمنیەوە. لەو ڕۆوە ئێمە باس لەواکەین کە کۆمەڵی ئامانجمانەوە دەمانەوێت جێبەجێ بکەین. بەڵێ کەواتە سەمیرە خانۆ کە زانین کە
بەشێکی زۆری خەڵکی کەرکووک و بناوچەکانی دەوروبەریشەوە نیگەرانە لە ئێستا ئێوە چۆن واکەن کە خەڵک یاخود هاوڵاتیان لە گرنگی ئەم هەڵبژارنە تێبگات و بڕۆن دەنگ بدەن چونکە ئەمە ڕکابەری نێوان کورد و کورد نییە وەکە زانین و ئاماژەت پێکرد ڕکابەرێکە لە نێوان کورد و تورکمان و هەروەها عەرەبیشا باماشێ چۆن وا لە هاوڵاتیانەکەن لە گرنگی ئەم هەڵبژارنە تێبگەن و بڕۆن دەنگ بدەن. بەداخەوە کە ئەوە جێگەی داخە ئێستا ئەوەی وروژێنراوە تورکمان بەجیا عەرەب بەجیا کورد بەجیا نەک وەک هاوڵاتی وەکو ئەو سیاسەتانەی دەرەکی کە کاریگەری هەیە لەسەر کەرکووک کار ئەکەن بۆ وروژاندنی مەسەلەی نەتەوایەتی بۆ جوڵاندنی هەستی نەتەوایەتی چ عەرەب چ تورکمان چ کەرکووک ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کار دەکەین بۆ مەسەلەی هاوڵاتی بوون هاوڵاتی بوون لە کەرکووکە چۆن دەتوانی با بڵین چۆن هانی هاوڵاتیان ئەدەین ئێمە بتوانین بە شێوەیەکی جۆش و خۆشە کە ئەوەشی تێبینیمان کرد لە گەڕان و سەردانیەکانمانە و لە بانگەشەی هەڵبژاردنەکانمانە جۆش و خۆشێک و پەرۆشێکی زۆر هەیە لەلایەن هاوڵاتیانی شاری کەرکووکەوە لێرە و لەوێش دەنگێکی کز هەیە کە دەڵێ ئێمە دەنگ نادەین ئەم سیاسیانە دەنگیان بۆ داوە بەڵام بەداخەوە هیوادارم هەموو خەڵکی کەرکووک بەگشت پێکاتەکانەوە و بە تایبەتی پێکاتەی کوردی بە جۆش و خۆشەوە بڕۆن بۆ دەنگدان چونکە دەنگدانی تۆ گەڕانەوەی مافە بۆ خۆت دەنگدانی تۆ بوونی نوێنەری خۆتە لە کەرکووک دەنگدانی تۆ با بڵین پڕکردنەوەی هەموو ئەو کەلیانانەوەیە یاخود ئەو کەم و کوڕیانەیە کە تۆ پێوەی دەناڵێنی هاوڵاتی کەرکووکی کە تۆ دەنگنادەی دەنگەکەت بۆ کێ ئەڕوات کێ تۆ دەنگنادەی ئەو دەنگانەی کە تۆ بەدڵت نییە و دەنگانەی کە تۆ دەڵێ ناحەقیم لەگەڵەکەن ئەوە هەر بە جێگیری دەمێنێتەوە و تۆ شۆک و خۆت مافی خۆت ناتوانانی بەرجەستە بکەیت لەبەرەوە هیوادارم هاوڵاتیانی شاری کەرکووک و دڵنیاشین لەوەی هاوڵاتیانی شاری کەرکووک ئەم جارە لەبەرەوەی هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی چارەنووسازە هەڵبژاردنێکە کە دەستێکی زۆری دەرەکی لە پشتە دەبێ هاوڵاتیانی شاری کەرکووک بەو نیەتە بچنە سەر سنووقەکانی دەنگدان کە ئەمە چارەنووسی خۆمانە دەبێ خۆمان حکمی خۆمان بکەین نەک دەستێکی دەرەکی. زۆر سپاس بۆ سەمیرە ئەحمەد حەسەن بەربژێری حیزبی شیوعی و کاندیل لەسەر هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە سپاس بۆی کەم بەیانە لەگەڵمانە بوویت سپاس بۆ زانیاریەکانت.